ئەوڕۆ یەکەم ڕۆژەکە پرۆسەی بایۆمەتری کە تۆماری ئەلیكترۆنی هەموو کارمەندانی حکومەت هەرێمی کوردستان لە سنوری سۆران دەست پێکا. یەکەم بنکە ئێرەیە لە سنوری سۆران دوو شوێنمانداناونە بانقی دیلمان و بانقی ئازادی و یەکەم ڕۆژمان دەست پێ کردووە کە تەوقعکەین هەر ڕۆژی بتوانین 400 کارمەند بەرەو سەرەوە بەڕێ بکەین. ئەمە لە زمانی ئەو پرۆسەی تەبعاً تەوزیعی دەوائرمان کردیا، هەر دائیرەی هەموو ڕۆژێ چەند کەسی بینی و بتوانین ئاسانتر فریا بکەین و شوێنەکان تۆمار بکەین. هەر فەرمانبەرێک بەشداری نەکە پاشی ئەو تەواوبوونی ئەو پرۆسەیە ئیدی مافیە سوتێ. پرۆسەکە 6 هەنگاوە، لەو 6 هەنگاوە هەنگاوی یەکەم تۆمارکردنی ئەو فۆرمەیە کە QRێکی لەسرە، ئەو QR یعنی تەزویر ناکرێ، هەر یەکەی حسابیەک لەسەر ئەو فۆرمەی هەیە یەکسانە بەو یەکە حسابی خۆی، یعنی ئەو دایرەی خۆی هەر کەسێک پەنجەمۆرێکی تایبەت بەخۆی هەیە، واتە پەنجەمۆر دووبارە بوونەوەی نییە لە جیهان، ئەوە شتێکی شایعانی هەموو کەسێک پەنجەمۆری خۆی هەیە. ئێستا ئەو پەنجەمۆرە کە یەک جاروەری گرت جارێکی تر مەحاڵە، یعنی ئەگەر بە هەر بە دەرناویت کەش داخل بیتن تۆمار ناکرێت، یەک جار تۆمار دەکرێت و بە هەمان شێوە تیشکی چاویش کە لە لێزەرەکەی چاوی وەردەگریتن یەک جار وەردەگیرێت، دووبارە بوونەوەی نییە.